بەهۆی نەبوونی خزمەتگوزاری لە بەشێک لە قوتابخانەکانی قەزای سۆران بە مەبەستی دابینکردنی بەشێک لە پێداویستیەکانیان ڕێکخراوی بۆردای ئەڵمانی هەستاوە بە نۆژەنکردنەوەی 4 قوتابخانە بە بڕی 58,500 دۆلار. داوە تەمەشامان کرد لە سێکتەری با بڵێن دیراسیش کێشەی عینەن ئاوی پیس و شتی وا هەیە. ئیدی هاتین تەمەشامان کرد توانیمان بەجۆرەی ئەو بودجەی کە لەبەردەستمانە ئیش لەسەر 4 قوتابخانە بکەین و هەر 4 قوتابخانەکەش الحەمدوللا تەواو بوو ئیشەکان تێدا و ئەو ڕۆژ ئیستلامەکەمان کردووە. ئەو پێشمان خۆشە لێرەوە ڕابگەینین کە ئەمە لێرەوە پێویستمان بە سەپۆرتی زیاترە هەم لە حکومەتەوە هەم لە لایەنی پەیوەندیداری خۆشمان هی منەظەمەی خۆمان بۆەوەی کە بتوانین زیاتر ئیش بکەین لەم سنوورە و بەردەوامیش دەبین بە جۆرەی پێویست بە جۆرەی ئەوەندەی کە پێمان بکە. ئەمڕۆ بە سوپاسەوە مەراسیمی کردنەوەی ئەو پرۆژەیە کە لەلایەن ڕێکخراوی بۆردای ئەڵمانیەوە جێبەجێ کراوە لە 4 قوتابخانەی سنووری پەروەردەمان کە دروستکردنی 18 WC کە لە ناوەندەکانی خوێندن وەکو پێویست نەبوون پێشتر ئەم ڕێکخراوە بە سیستەمێکی تازەتر ئەم WCیانەی نوێژەن کردوتەوە لەگەڵ نوێژەنکردنەوەی یاریگای قوتابخانە و هێنانی سیستەمێکی تازە کە ئەو پاشماوانە دواتر دووبارە دەتواندرێت بکرێتەوە ئاوێکی پاک و بەکار بهێنرێتەوە بۆ باخچەی قوتابخانەکان کە ئەم ڕێکخراوە تازە ئەم سیستەمە ئەڵمانی هێناوە لە سنووری پەروەردەی سۆران لەو 4 قوتابخانە جێبەجێ دەکات کە بریتە لە 2 حوزی پلاستیکی کە یەکێکیان پیساییەکەی بۆ بدەچێت لەوی تر تەصفیە دەکرێت و دووبارە ئاوەکە بەکار دەهێنرێت. پاکراگرتنی قوتابخانەکان و دابینکردنی خزمەتگوزاری بۆیان کەشێکی ئاسوودە بە قوتابیان دەبەخشێت لە خوێندندا. زۆر سپاس ئێوە دەکەم کە هاتین بۆ شار سۆران. یەکەمین جار مەکتەبەکەمان جوانە بەڵەمەستانەکە هەندێک کارمەند هاتوونە مەکتەبەکەمان جوان بکەن و خاوێن بکەنەوە. پێشتر قوتابخانەکەمان پێویستی بە سەحەپاکردنەوە و قوتابخانەکەمان پاک بکەنەوە، توالێتەکانیش چاک بکەنەوە. زیاتر لە 120 قوتابخانەی سنووری پەروەردەی سۆران لە ئێستا پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە و لەگەڵ سیستەمی ئێستای خوێندن هاو ئاست نین. بە هۆی قەیرانی داراییش خزمەتگوزاریەکانیان وەستاون و نۆژەن نەکراونەتەوە. ئازاد وەمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.